ئەمڕۆ بە هۆکاری دروستبوونی قەرەبەڵغێکی زۆر و دروستبوونی پاڵەپەستۆ لە کاتی سەرەگرتنی خانەنشینان بۆ وەرگرتنی موچە دوو خانەنشین گیانیان نەدەستدا. ئەندامێکی پەرلەمانی کوردستان هۆکاری نەمانی پارە لە بانکەکاندا بۆ دابەشکردنی موچە ڕادەگەیەنێت. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو ڕای دەگەیەنێت کاتی فشاری مەدەنیە لەسەر دەسەڵاتداران. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەمڕۆ بە هۆکاری دروستبوونی قەرەبەڵغێکی زۆر و هۆکاری دروستبوونی پاڵەپەستۆ لەسەر خانەنشینان لە کاتی سەرەگرتن بۆ موچەکانیان سێ خانەنشین لە هۆشخۆیان چۆن کە دواتر دوو لە خانەنشینەکان بەهۆی تێکچوونی باری تەندروستیان پێش گەیاندن بە نەخۆشخانە گیانیان لەدەستدا. بەشێک لە خانەنشینان درەنگانی شەوی ڕابردوو چوونە بەردەم بانکەکان و لەسەر شەقاممانەوە بە مەبەستی سەرەی موچە و چاوەڕێی وەرگرتنی موچەکانیان کرد کە بڕیار بوو ئەمڕۆ دەست بە دابەشکردنی بکرێت. مەلەکاتێکدایە دوێنێ سەرڕای ئەوەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕایگەیاند موچەی سەرجەم وەزارەتەکان دابەش دەکات و لیستێکی موچەی بڵاو کردەوە و بڕیار بوو موچەی چەند وەزارەتێک دابەش بکرێت بەڵام بە بیانووی نەبوونی پارە و نەگەشتنی لە هەولێرەوە موچەی فەرمانبەرانی سلێمانی دابەش نەکرا. هەرچەندە حکوومەتی هەرێم ڕاگەیاندبوو هەموو 25 مانگێک دەست بە دابەشکردنی موچە دەکەن، بەڵام سەرڕای زۆری داهات حکوومەت تاوەکو ئێستا موچەی مانگی دوی دابەش نەکردووە. دخوا قبولي لك يا معمول في ناس انت وراني ربي معسن او تعدي على النية جارێکی تر سەرەگرتنی خانەنشینان لە بەردەم بانکەکاندا بۆ وەرگرتنی موچەکانیان بووەوە سەردێڕی میدیا و بابەتی تۆڕەکۆمەڵایەتیەکان و تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم نەیتوانیوە میکانیزمێکی گونجاو بۆ دابەشکردنی موچەی ئەو توێژە بدۆزێتەوە. ماوەی چەندین ساڵە کێشەی چۆنیەتی دابەشکردنی موچەی خانەنشینان لە هەرێمی کوردستان بەردەوامە و تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم نەیتوانیوە چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزێتەوە. لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی یەکێک لەو توێژانەی کە مانگانە بۆ وەرگرتنی موچەکانیان ڕوبەڕووی چەندین ئاستەنگ دەبنەوە خانەنشینانن کە بەپێی پێویست مامەڵیان لەگەڵ ناکرێت و تاوەکو ئێستاش سەرەگرتنی ژمارەیەکی زۆر لە خانەنشینان لە بەردەم بانکەکاندا بەردەوامە و حکوومەتی هەرێم سەرڕای پێشکەشکردنی چەندین پێشنیاز و شێوازی چارەسەرکردنی کێشەکە لەلایەن پەرلەمانتارانەوە بەڵام نەیتوانیوە چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزێتەوە. هۆی قەرەباڵغی و دروستبوونی پەستانەوە چەند حاڵەتێکی بورانەوە و تەنانەت مردنیش لە سەرەی وەرگرتنی موچە و لە بەردەم بانکەکاندا تۆمار کراون. ئەوەش بەهۆی ئەوەی هەر کاتێک دەست بە دابەشکردنی موچەکانیان دەکرێت خانەنشینان ناچارن بچنە بەردەم بانکەکان و سرە بگرن چونکە وەک خۆیان دەڵێن دڵنیانین لە وەرگرتنی موچەکەیان و ڕەنگە پارە لە بانکەکاندا نەمێنێت. بەو شێوەیەش زۆر جار بەهۆی نەمانی پارەوە بەشێکیان چەند ڕۆژێک لە چاوەڕوانیدا دەمێننەوە. شەوی ڕابردوو لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی دابەشکردنی موچەکانیان بەشێک لە خانەنشینان لە سلێمانی چوونە بەردەم بانکەکان و هەر لە شەوەوە چاوەڕوانی کردنەوەی بانکەکان و دواتر وەرگرتنی موچەکانیان دەکرد. ئەوەش لە دوای ئەوەی کە ماوەی نزیکەی 50 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. باششی کیمیاوی چه کردی بەسەر بنا کیمیاوی چه کردی بەسەر بنا جەلال تاڕابانی مەسعود وەردانی کردی بەسەر بنا ئەیسا کوا پارەکەم کوا مەعاشەکەم کوا مۆزەفی دایرەکەم من ئێرە 200,000 وەرەگرم 200 دیزێ بەکرێ خانوو ئەچین بۆ مێنێتەوە ها وەڵای لە پێنجی بیانێ بە 5 قورعان باسە ئەنجا خۆم کچێکی نەخۆشم لە ماڵەوە قەسەم بەخوار بە نەخۆشی بەجەمێشتووە قەسەم بەخوا کۆمەڵێ مناڵم کەوتۆتە دەریایی جۆ لە خەفەتی ئەوانە من تووشی سەرەتان و قوربەسەری بووم تووشی زانم خۆش ئەڵڵا ئەو حکومەتە ڕسواکەی ئەڵڵا ڕسوایکەی. دۆخی خراپی خانەنشینانی هەرێم لە کاتێکدایە لە وڵاتانی پێشکەوتوو حکوومەت و لایەنی پەیوەندیدار بەو پەڕی هەستیاری و گرنگیەوە مامەڵە لەگەڵ ئەم توێژەدا دەکەن و هەر لە سەرەتای دابڕانیان لە کارەکەیان ئیدی کۆمەڵێک دەستکەوتی مادی و معنەوی بۆ ئەم توێژە بەردەست دەبێت بەهۆی ئەو خزمەتەشی کە لە ماوەی کارکردنیاندا پێشکەشیان کردووە. حکوومەت لە بڕێکی زۆر لەو باجانەش خۆش دەبێت کە لە سەریان هەیە لەوانە پارەی خۆڵ و خاشاک و کرێی هاتوچۆی گشتی و
پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی و چەندین دەستکەوتی تر. حکوومەتی هەرێمی کوردستانیش نەک نەیتوانیوە ئەم دەستکەوتانە پێشکەش بە خانەنشینان بکات، بەڵکو نەیتوانیوە موچە و شایستەکانی خۆیان کە مافێکی ئاسایی و یاساییە لە کاتی خۆیدا و بە شێوازێکی شارستانی پێشکەش بکات و خانەنشینان ناچارن شەوانیش بچنە بەردەم بانکەکان و لە پێناو موچەیەکی کەم لە بەردەم سەرما و گەرما و هیلاکێکی زۆردا ئارام بگرن کە ڕەنگە بەشێکیان بەهۆی زۆری تەمەنیانەوە نەگەنە سبەینێ و لەسەرەی وەرگرتنی موچەکەیاندا گیان لەدەست بدەن. دخوا قبولي لك يا معمول في ناس دين تاوراني ربي معسن او تادي لنيا ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت هۆکاری دابەژنەکردنی موچە نەگەڕانەوەی داهاتە بۆ خەزێنەی حکوومەت و ئامادەنی نیوەی داهاتی نەوخۆ بگەڕێنەوە بۆ حکوومەت. علی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان بە شارپرێسی ڕاگەیاند بە دوواداچوونم کردووە بۆ پێنەدانی موچە لە سلێمانی و هۆکارەکەی ئەوەیە بۆ موچەی مانگێک 600 ملیۆن دینار پێویستە جگەل لەو پارەی کە هاوپەیمانان دەیدات بە پێشمەرگە 488 ملیۆن دۆلاری لە داهاتی نەوتە و دەبێت 112 ملیۆن دۆلاری لە داهاتی نەوخۆ بێت. لەو 112 ملیۆن دۆلارە دەبێت ئیدارەی سلێمانی لە 147 و ئیدارەی هەولێریش لە 153 دابین بکات. ئێمە بۆی مانگە موچە بدرێت 600 ملیۆن دۆلار پێویستە جگەلەوەی هاوپەیمانانەوەی داتە لیوایەکانی وەزارەتی پێشمەرگە جیایە. لەم 600 ملیۆن دۆلارە 488 ملیۆن دۆلاری لە داهاتی نەوت دابین کراوە ماوەتەوە 112 ملیۆن دۆلاری. ئەم 112 ملیۆن دۆلارە ئەبێ ئیدارەی سلێمانی لە 143 دابینکە بۆ موچەخۆرانی سنووری سلێمانی تەواوکەرەکەی پێڵێن، ئیدارەی هەولێریش لە 157ەکەی دابینکە. ئیدارەی سلێمانی ئەبێ 48 ملیۆن دۆلار دابینکە بۆ ئەوەی ئەم فیئانە کۆتایی بە پرۆسەی موچە بێن. ئێساڵێن داهات نییە. ئیدارەی هەولێریش ئەبێ 64 بلیۆن دۆلار دابینکە بۆ تاوکردنی موچەی بەشەکانی خۆی. گرفتەکە ئێستا جگەل لە نەوت و ئەو هەر سەرنجێک هەمانە لەسەری لە داهاتی ناوخۆشە گرفتێکی گەورەیە. پار داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە 374 میلیارد دینار بوو. ئێستا بە هەموویەوە گەر دۆلارەکە بکەین بە دینار نزیکەی 160 میلیارە. ساڵەن 160 میلیارد نییە، ئەی بۆ پار 374 هەبووە، ئێستا 160 میلیارد نییە. بۆیە ئەمە بووە بەهۆی ئەوەی کە ئەو گرفتە هەیە دروست ببێت. لە پاش دروستبوونی کێشە بۆ ئەو وەزارەتانەی کە بڕیار بوو ئەمڕۆ موچەیان پێ بدرێت بەڕێوەبەرەتی ڕۆشنبێری سلێمانی دوێنێ چەکی موچەیان ناردوتە بانک و نیوەی پارەکەیان بۆ خرج کراوە و ئەوانیش ناچار بوون نیو موچە بدەنە فەرمانبەرەکانیان. سەرچاوەیەک لە بەڕێوەبەرەتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە با شارپرێسی ڕاگەاند لە بانکەوە نیوەی پارەکەیان بۆ هاتووە و بڕیار بۆ دابنرێت بۆ ئەوەی ڕۆژانی تر بڕی تەواوکاری بدرێت و خۆشمان داوامان کردووە ئەو بەشەمان پێ بدرێت نەوەک خەڵکانێک بێن و ئەو بەشەمان لێ بسێننەوە کە ئەو بە مافیای حکومی ناوی بردن. ئێحسان مەلافوات کە کارمەندی ئەو بەڕێوەبەرەتیە بۆ شارپرێش پشتڕاستی کردەوە کە زیاتر لە 325 تا 350 فەرمانبەری سەر بە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبەری سلێمانی بەسەر جەمبەشەکانیەوە ئەمڕۆ نیوە موچەیان وەرگرتووە وەک ئەوەی خێرمان پێ بکەن و ئەمە لە هیچ کوێی دنیادا نییە جگە لە هەرێمی کوردستان و سلێمانی. ئەمە لە کاتێکدایە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری لە چوارچەوەی وەزارەتی ڕۆشنبیریدایە و بەپێی خشتەی ڕاگەاندراوی وەزارەتی دارایی دەبوو دوێنێ موچەیان بە تەواوی پێ بدرایە، بەڵام دوێنێ شەو کاتژمێر 8 ئەو نیوەیەیان بۆ نێردراوە و ئەمڕۆ دابەش کراوە بەسەر فەرمانبەرانی بەڕێوەبەرەتیەکەدا. دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ئیتر کاتی ئەوە هاتووە فشاری مەدەنی لەسەر ئەم دەسەڵاتدارانەی هەرێم دەست پێ بکات چونکە ڕووداوی خراپتر بەڕێوەیە. شێرکۆ جەودەت با کەناڵی فەرمی حیزبەکەی وتووە بەداخەوە ئەوەی ڕوویدا کارەساتێکی گەورەیە و حکومڕانی گەیشتۆتە ئەوەی موچەی خانەنشینی ببێتە هۆی گەلەندەزانی خانەنشینان و لە شەوەوە سەرەگرتن و ڕاوەستان و تووشێتی ئەمە گەورەترین بەڵگەیە لەسەر شکست و دارمانی دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێم و پێویستی بە هەڵوێستی جەماوەری و پشتیوانی چین و توێژەکانی جەماوەری هەیە و
پێویستە لە شقام بە شێوازی مەدەنی گەورەترین فشار لەسەر ئەم خەباتە بکرێت کە کەرامەتی مرۆڤ و گیانی مرۆڤ تێیدا ببێتە قوربانی. سەرۆکی فراکسیۆنی یەکگرت و ئاماژەی بۆ ئەوەش کردووە بەداخەوە بە ئازارێکی زۆرەوە دەڵێن ئەم دەسەڵاتدارانە سەروەت و سامانی ئەم میلەتەیان تەفر و تونا کردووە و زەلیلیش بوون بەدەست ئەوەی کە تەنها فریای خۆیان دەکەون و دەبێت بە هەمووان بە هەڵوێستی جەماوەری ڕوبەڕوویان ببینەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بزوتنەوەی گۆڕان ئاگادار دەکاتەوە لە بەردەوامبوونی دەوام نەکردن و بایکۆتکردنی ئاوات شێخ جەناب وەزیری دارایی حکوومەتی هەرێم کە لە پشتی گۆڕانە. باپەی زانیاریەکان کە دەست شارپرێس کەوتووە لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕێی تیمی گۆڕان لە حکوومەت بزوتنەوەی گۆڕانی ئاگادار کردوتەوە کە چارەسەرێک بۆ بایکۆت و دەوام نەکردنی ئاوات شێخ جەناب وەزیری دارایی بدۆزرێتەوە. سەرۆکی حکوومەت گۆڕانی ئاگادار کردوتەوە کە یان ئاوات شێخ جەناب بگەڕێتەوە سەر کارەکەی یان ئەوە تا کەسێکی دیکە دەستنیشان بکەن ئەگەر نا خۆیان ئەو پۆستە بە وەکالەت پڕ دەکەنەوە. لە بەرامبەر ئەو هۆشداری مەسرور بارزانی بڕیارە بەم نزیکانە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەو پرسە کۆبێتەوە و بڕیار لەبارەی چارەنووسی پۆستەکەی ئاوات شێخ جەناب بدات. هەر بەپێی زانیاریەکانی شارپرێز ئاوات شێخ جەناب بە گۆڕانی ڕاگەیاندووە ئەو بە هیچ شێوەیەک جارێکی تر ناچێتەوە وەزارەتی دارایی و لە کارەکەی بەردەوام نابێت. زیاتر لە مانگێکە وەزیری دارایی ئاوات شێخ جەناب کە لە پشتی گۆڕانە وەزارەتی دارایی جێهێشتووە بە بیانووی نیگەرانی و جێبەجێ نەکردنی بڕیارەکانی ناوبرا و لەلایەن بەشێک لە ئیدارەی پارێزگاکان و چەند هۆکارێکی دیکە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.